لەسەر ئەم بابەتە وەروە کاردانەوەکان واسۆی داهاتوویەم پەیوەندیانەی نێوان عراق و ئێران کە تێدا هەرێمی کوردستان زرمەندی یەکەم دەبن لەم هێرشانە لەگەڵ بەڕێز ئاسۆ عەبدولەتیف چاودێری سیاسی قسە دەکەم لە سلێمانیەوە لەگەڵما بەڕێز ئاسۆم کاتت باش. ئێران پاساوی جۆرا و جۆر بۆ هێرشەکانی بۆ سەر هەرێمی کوردستان دێنێتەوە، هاوڵاتی سڤیل لەم هێرشانەدا شەهید و بریندار بوون. پێتان وایە ئامانجی سەرەکی ئەم هێرشانە چین؟ بۆچی قاوارە هەرێمی کوردستان و شاری هەولێر بە دیاریکراوی دەکرێت ئامانج؟ بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە دڵتەنگین بۆ و دۆخە نەخوازراوەی دوێنێ شەو بەرامبەر بە پایتەختی هەرێمی کوردستان لەلایەن سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەنجامدرا. بێگومان لە دوای هێرشە موشەکیەکەی سەرماڵی شێخباز لە 12 لەسەر 13 ئاداری 2022 ئەمە بۆ دووەم جارە بە فەرمی سوپای پاسداران ئەنجامی هێرشەکان یا ئامانجەکانی خۆی بۆ سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و بنکە و بارەگاکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەگرێتە ئەستۆ. ئەمە لە ڕاستیە دەرەنجامێکی نوێیە بۆ کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان و عێراقیش، چونکە بە ئاشکرا ئەمە پێشێلکاری مافی مرۆڤ و خەرقی دەستور و دژی هەموو بنەما دەستوری و پەیماننامە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و جارنامەی مافی مرۆڤ و ئەو هەموو دیکۆمنتانەیە کە نەتەوە یەکگرتوەکان لەلایەک و یەکێتی ئەوروپا و یاساکانی جەنگ لە جیهانا پشتی پێ ئەبەستن وەکو پرەنسیپی مافی مرۆڤ. بۆ هەرێمی کوردستانی لە ڕاستیە دۆخێکی سنوورێک بۆ کۆماری ئیسلامی ئێران دابنێن. ئەمە یەکەم جار نییە جگە لە هەرێمی کوردستان وەڕاق لە ناوچەکە بەگشتی. بەڵێ لەبەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵە سەر بە حکوومەتی عێراقە، هەرێمێکی دانپیانراوی نێودەوڵەتی نییە، ئەکتەرێکی نادەوڵەتیە، بۆیە وەک چۆن ئەمریکیەکان هەمیشە پەلاماری حاشیەکانی کۆماری ئیسلامی ئێران و بەرەی مقاومە ئەیەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، پەلاماری حەشدی شەعبی و پەلاماری حوسیەکانیان و ئەمانە بە بڕوای من خۆم ناوم ناوە پەلاماردان و دارکاری غوڵامەکەیە نەک ئاغاکە. ئێرانیەکانیش بە هەمان نەفەس پەلاماری غوڵامەکە ئێن، پەلاماری ئەو کەسانە ئێن لە حاشیەی هاوپەیمانێتی و ئەجێندا سیاسیەکەی ئەمریکیەکانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بێگومان هەرێمی کوردستان لە ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان و هەولێر قوڵایی استراتیجی ئەمریکی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەو پێی چەند جارێک ئەمریکیەکان خۆیان نەیان شاردۆتەوە کەوەی ئەگەر لە عێراقی شاپاشەکشە بکەن حوشەی پشتەوەی مانەوەی ئەمریکیەکان لە عێراقا بێگومان هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان بە ئێران لە ماوەی ئەم یەک دوو مانگەی ڕابردوودا بنکە و بارەگاکانی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانانی کرد بێتە ئامانج. ئەم جارە ڕاستەوخۆ سوپای پاسداران ماڵی خەڵکی سڤیلی لە هەولێر کردوتە ئامانج. ئەمە چ پەیوەندیەکی بەم پرسە سیاسیانەی یان ئەم یەکلاکردنەوەی ململانێ سیاسیەکانی نێوان ئێران ئەمریکا لە عێراق هەیە؟ بەڵێ خۆی لە ڕاستیە لە دوای شەڕی ئۆکراین و رووسیا ئێرانیەکان بە دەستێوەردانی ئێرانیەکان شەڕی غەزە ئیسرائیل دروست بوو، هەمومان نەزانین، و شەڕی حوسیەکان لەلایەک و شەڕی ناوخۆی سووریا لەلایەکی تر، هەموو پێکێنانی ئەم بەرانەی جەنگ ئەتمۆسفیرێکی جەنگیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست کردو بۆ ئەمریکیەکان، بۆ ئەوی ئەمریکیەکان بیر لە ڕووخاندنی کۆماری ئیسلامی نەکەنەوە، بیر لەوە نەکەنەوە بە ڤیژنێکی نوێ مامەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بکەن و بیر لەوە بکەنەوە مۆدێلی حکومڕانی ئێران و عێراق بگۆڕن. ئەوان ڕاستە جارێ لەسەر عێراق زۆر مەترسی ئەوەیان هەیە هەرێمی کوردستان فاکتەری ئەساسی بێ لەگەڵ سوننەکانی ناوەڕاستی عێراق، بە تایبەتی دوای دوورخستنەوەی حەلبوسی و دوای هاتنی میری قەتەر بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ سمبولە هەرە هەستیار و دیارەکانی دەوڵەتی عێراقا. ئەوان ئەترسن ئەمریکا بە ئاسانی دەستکاری مۆدێلی حکومڕانی شیعەکان بکە لە عێراق و سوننەکان و کوردەکان ئەوەنەی تر بێنێتە پێشەوە بۆ ئەوەی عێراق بەڕێوە بەرن، چونکە مۆدێلی حکومڕانیکردنی عێراق لە دەستی شیعەکان لە ڕاستیە لە ئێستادا شکستی هێناوە. بۆیە ئێرانیەکان ئەیانەوێ عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست
سووریا، لوبنان، یەمەن بکەنە ناوچەی ئۆپەراسیۆنەکانیان بۆ هەراسانکردنی هێزەکانی ئەمریکا دژ بە بەرژەوەندی سیاسی، ئەمنی، ئابووری نەوتیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەمەیەکێکە لەو ئامانجانی کە کۆماری ئیسلامی ئێران لە ڕێی ئێران لە ناوچەکە بە تایبەتی لە عێراق بۆ دروستکردنی هەمان پرۆژەی ساڵانی پێشوو کە بە ناوی هیلالی شیعی بەناوبانگ بوو وای کردووە کە زەرمەندی یەکەمی ئەم ڕووداوانە هەرێمی کوردستان بن. ئایا ئەمە دەتوانێت لەکوێ کۆتایی پێبێت تا کەی بەردەوام دەبێت؟ کۆتایی هێنان بەم دۆخە ئەبوو. بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ژووری ئۆپەراسیۆنی خۆی هەبێ، ژووری ئۆپەراسیۆنی دیبلۆماسی و ئۆپەراسیۆنی سەربازی خۆی بێ، هەم لەگەڵ ئەمریکیەکانە، هەم لەگەڵ ئێرانیەکانە و هەم لەگەڵ عێراقیەکانە. بۆ نمونە هاتنی قاسم عەرەجی بۆ هەرێمی کوردستان و بینینی ناوچە کارە سادبارەکان، ئەمە یەکەم جاری نییە قاسم عەرەجی و نوێنەرانی وەزارەتی ناوخۆ و بەرگری و پەرلەمانی عێراق و نوێنەری بەڕێز محەممەد شیاع سوودانی سەردانی هەرێمی کوردستانەکەن. بەڵام هەمیشە هەرێمی کوردستان لە دوای ڕووداوەکانی بیرەچێتەوە. فۆڵۆ و بە دوواداچوون ناکا لەسەر ئەو کەیسە ئەمنیانەی کە لە هەرێمی کوردستانە ڕوویاننا. بۆ نمونە هەر ساڵی پار قاسم عەرەجی 3 جار سەردانی هەرێمی کوردستانی کردووە، سەردانی ئەو ناوچانەی کردووە کە بە درۆن لەلایەن بەرەی مقاومە هێزەکانی میلیشیا گروپە تونڕەوەشیعەکان لە عێراقا بەرامبەر بە هەرێمی کوردستان گیراوەتە بەر. لەبەرەوە ئەبێ ئێمە دۆسیە بکەینەوە بۆ ئەم جۆرە کێشانە و بە هاوسەنگی بەپێی لۆجیک و پەیماننامە نێودەوڵەتیەکان مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیارانە بکەین کە لە عێراقا لەکوێ بکرێتەوە. وەکو ئاماژەت بکرد هەرێمی کوردستان دەوڵەتی سربەخۆ نییە، بۆیە ئەو پەیماننامە و یاسانی و دەوڵەتیانە گەر هەرێمی کوردستان بێت بەکاری بهێنێت بۆ پارێزگاریکردن لە خۆی، ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی چۆن دەتوانێت مامەڵی لەگەڵ کات؟ ئەنجومەنی ئاسایشە یا لایەنێکی دیکەی کە توانێت هەولێر و هەرێمی کوردستان بپارێزێت؟ بەڵێ باشە. ئێرانیەکان ئەوەیان لە بەرچاوە کە ئەوە ئەزانن کە هەرێمی کوردستان لە چوارچێوەیەکی دەستوریایە لەگەڵ حکوومەتی فیدراالیە، ئەوە ڕاستە و ئەوەش دەزانن دەوڵەتەکەی محەممەد شیاع سوودانی بەرەنجامی سازانێکی نیشتیمانی دروست بووە کە دوای 13 مانگ لە هەڵبژاردننی دەی 2021 ئەم حکوومەتێکی لەرزۆکە. بۆیە ئەوان ئێرانیەکان زۆر گرنگی بە سوپاکانی حەشدی شەعبی هەیەن. بە پێی هەندێک سەرچاوەی فەرمی و نافەرمی ئێستا حەشدی شەعبی خاوەنی 238,000 سەربازی مدەڕەبی مەشق پێکراوی لایەنە جیاجیەکانی گروپگەلی حەشدی شەعبین لە عێراقا، لە ڕەبعەڵڵا و لە نوجەبا و لە هێزەکانی سەرایە و لە ئەمانەوە دەست پێەکا کە گروپگەلی جیاوازن هەر بۆ نمونە لە بودجەی 2023 و 24 و 25 حکوومەتی عێراقا لە 126 بودجەیان بۆ زیاد کراوە و 116,000 سەربازیان بۆ دامەزرێنراوە لە ساڵی 2023. ئەو ئیمتیازات و مادیات و لایەنە دارایی خراوەتە بەردەم سەربازێکی حەشدی شەعبی لە عێراقا، هیچی کەمتر نییە لەو ئیمتیازاتەی بەرامبەر زیشکێکی مقیم و ئەندازیارێکی مەدەنی یاسا دەرچوانە بۆ حکوومەتی عێراق چی بووە؟ ئەو هەموو بودجەی بەرگری بۆ تەرخان کراوە، بەڵام ئێستا حکوومەتی عێراق خۆی دەسەڵاتی بەسەریدا نییە بۆ تەهۆکاری ئاڵۆزی و گرژی لە ناوچەکە بە تایبەتی. بەڵێ طبعا لە میدیای کوردی ئێمە هەمیشە ئەڵێن میلیشیاکانی لە یاسا دەرچوو. ئەگینە ئەوان خۆمانەزانین لە ساڵی 2016 بە فەرمی پەرلەمانی عێراق یاسای بۆ هەیئەی حەشدی شەعبی دەرکردووە. ئەمە یەکێکە لە هەرە مەترسیەکان فۆرمی دەسەڵاتگەری حەشدی شەعبی لە عێراقا فۆرمیکی یاساییە. ئێستا حەشدی شەعبی هاوشانی سوپای عێراقی ململانەیەکە لە مەنیجکردن و بەڕێوەبردننی عێراق. تەنانەت ئێستا ئیش لەسەر ئەوەکەن هەناردەی سوپاکانی حەشدی شەعبی و فیرقە و لیواکانی حەشدی شەعبی هەناردەی سووریا و یەمەن و وڵاتانی لوبنان و ئەوانە بکەن بۆ بەدەمەوە هاتنی بەرەی مقاومە دژی ئیسرائیل بجەنگن بۆ بەدەسێنانی ئەو ئامانجە باڵایانی کە کۆماری ئیسلامی ئێران هەیەوێ. بەڵام بابینەوە سەر هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان لە ناو تارگێتی کۆماری ئیسلامی ئێران هەیە. لەبەرەوە هەرێمی کوردستان وەکووتم پێگەیەکی استراتیجی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ماوەیەکی زۆرە دیبلۆماسیەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە لە ناوەندە فەرمیەکانە هەر ئێستا کە ئێمە قسە و باس و دیالۆگ لەسەر
حکومڕانی ئەەکەین لەسەر درۆنەکان و هێرشەکانی کۆماری ئیسلامی ئەەکەین بەڕێز سەرۆگۆزیران لە یەکێک لە هەستیارترین کۆنگرە ئابوووریەکانی جیهانە کە داڤۆسە دەنگی کورد بە ناوەندە جیهانیەکانەگەیەنێت. چەندین جاریش حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری کردووە لە کۆنفرانسە نێونەتەوەیە ئەوروپیەکانی ئەمن و ئاسایش و سکوریتی وەکو کۆنگرێمیوشن کە ئەمە کاریگەری دروستەکە لەسەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ئەباتە قۆناغێکی لە پێشتر کە ئەمە هەرێمی عێراقیەکان و شیعەکان و ئێرانیەکان ئەمەیان قبول نییە و بیرمان نەچێ یاداشتێکی لێتێگەشتن هەبوو لە نێوان وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 2016ەوە تا 2022 کۆتایی هات. ئەم یاداشتی لێتێگەشتنە یاداشتێکی سەربازی بوو، یاداشتێکی لۆجستی بوو، پێدانی پارە بوو بە هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵام لە 2022 ئەم یاداشتی لێتێگەشتنە هەمومان نەزانی نوێکراوەتەوە تا ساڵی 2026 ئەمە بە تەواوی بەرەی مقاومە و ئێرانیەکان و سوپای حەشدی شەعبینی گەران کردووە کە بەڵێ هەرێمی کوردستان لە داهاتووە ئەبێتە هەرێمێکی مەترسیدار و فاکتەری ناسەقامگیری بۆ هەم عێراق و بۆ ئێرانیەکان. ئەمە ئەو کێشانەیە کە ڕوبەڕ بۆیە هەرێمی کوردستان ئەبێ بە عەقڵ و مەنتیق ڕوبەڕووی ئەم کێشانە بێتەوە. باشە بەڕێز ئاسۆ عەبدولەتیف چاودێری سیاسی زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی.